بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەسەر ئەو پرسوبابەتە بایکۆتی مامۆسایان بایکۆتی ناوەندەکانی خوێندن بە تایبەت گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عادل حەسەن نوێنەری مامۆسایانی ناڕازی مامۆستا سڵاو لێبێ. سپاس دەکەم بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ. مامۆستا با وا بپرسین بۆ بایکۆتان کردووە؟ بەناوی خۆی گەورە سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ بەڕێستان. بایکۆت ئیختیاری مامۆسایان نییە. بایکۆت سەپێنراوە بەسەر مامۆسایانە کە ئەبێ بایکۆتکەن. گەندەڵی و نەعەدالەتی و بڕینی موچە سەپاندوێتی بەسەر مامۆسایانە. لە هەر موەسسە و دامەزراوەیە کە کار بکەیت کە ئەرک بەرامبەر مەمافە کاتێک کە ماف و شایسەدارەکانی پێنەدرا پێویستە مرۆڤی ببەخشن مرۆڤی ویژدان زیندوو پێویستە هەڵوێستی هەبێ بەرامبەر بۆ ستەمەی کلێکرێ. بۆیە ستەمێک لە موچەخۆرانی هەرێمی کوردستان لە مامۆستان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەکرێ و پێویستە ئەم ستەمە 10 ساڵە درێژەی هەیە پێویستە ڕابگیرێت. ئەگەر ئێمە وەکو ساڵی نەوەتەکان بمانزانیە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پارەیان نییە ئەمان وت سەری بەرزمان بۆ موچە نەوی ناکەین. بەڵام پێویستە ئێستا هەموو مامۆستا و فەرمانبەرێک بڵێ سەری بەرزمان بۆ گەندەڵی و دزینی موچەکانمان نەوی ناکەین. من باسی داتا و ئاماری بەغا ناکەم. بەپێی داتا و ئامارەکانی وەزارەتی دارایی حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2024 زۆرترین پارەی لەبەردەستا بووە کە ئەیتوانی موچەی 15 مانگ دابەش بکات. پێشوی باسی و داتا ئامارانەکەم زۆر جار حکومەتی هەرێمی کوردستان بەرپرسان و دەسەڵاتداران هەرێمی کوردستان دەڵێن کاتێک ئێمە خۆمان نەوتمان فرۆشوە توانیمانە موچە بین. بەڵام کاتێک کە حکومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نەوتیان فرۆشتووە ئێمە 54 موچەمان دزراوە بێسەر و شوێن بووە. زۆرترین بڕەپارە کە نەوتی فرۆشراوی هەرێمی کوردستان گەڕابێتەوە بۆ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ساڵی 2022 بووە کە 6 تریلیۆن و 500 کەسرێ بووە نەوت گەڕاوەتەوە پارە گەڕاوەتەوە بۆ لە بڕی فرۆشتنی نەوت گەڕاوەتەوە بۆ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان. هەر لە ساڵی 2022 بەغداد 1 دیناری نەناردووە بۆ هەرێمی کوردستان. بەڵام حکومەتی هەرێمی کوردستان بە داهاتی ناوخۆ توانی موچە بدات. ئەم ساڵ حکومەتی عێراقی 10 تریلیۆن و بەپێی داتای وەزارەتی دارایی تەمان هەرێم لەگەڵ بەخاڵی زیاترمان ناردووە 10 تریلیۆن و 26 ملیاری ناردووە. بۆچی بە داهاتی ناوخۆ ناتوانێت ئەم کەسرە پڕ بکاتەوە موچە بدات کە بەپی خۆیان هەر وەزارەی دارایی ئەڵێ 10 تریلیۆنی لە بەغاوە بۆ هاتووە دەرتوە 26 ملیار 4 تریلیۆن و 347 ملیار داهاتی ناوخۆیان هەبووە 240 ملیار هاوکاری هاوپەیمانانە 2 تریلیۆن و 353 ملیار فرۆشتنی نەوتە کە ئەمە نەگەڕاوەتە وەزارەتی دارایی کەشتی وان نییە لە دنیاە فرۆشتنی نەوت نەگەڕێتە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان. ئەگەر پرۆسەی مامۆستا هەمووتان بوون بە ژمێریە بەڵێ قوربان ڕقەمەکانتان ئەجاگەرم ئەم پرەپارەیە کۆکەینەوە تامان وتەبێژی ئەپیکۆر کۆمپانیەکانی هەنادەکردنی نەوت لە کەناڵێکی فەزاییە خۆی وتی ساڵی 2024 ئەمە هیچ کەس بوختانی بۆ ناکە ئێمە 108 ملیۆن بەرمیل نەوتمان لە هەرێمی کوردستان بەرهەمێناوە. ئەوەیشی وتی ئێمە ئەم نەوتە لەبەرەی بە شوازێکی ڕسمی نافرۆشێ بەسی 1 میلیارد دۆلاری بەسی 1 دۆلاری فرۆشین تامان بەشێکە لە تاڵان فرۆشتنی بەتاڵانکردنی نەوتی هەرێمی کوردستان. لەم 1 میلیارە حکومەتی وتەبێژی ئەپیکۆر وتی لە ساڵ 45 بۆ ئێمە لە ساڵ 55 بۆ حکومەتی هەرێمە ئەگەم لە ساڵ 55 بۆ دانین 2 تریلیۆن و 353 ملیاری گەڕاوەتەوە بۆ دەسەڵاتداران. بەڵام وەزیری دارایی ئەمە قسەی من ئەوەکەم وتی 1 دینار داهاتی نەوتمان بۆ نەگەڕاوەتەوە. ئەگەر ئەم پارانە کۆکەینەوە کەواتە حکومەتی هەرێم لە ساڵی 2024 16 تریلیۆن و 966 ملیاری لەبەردەستا بووە. هەر بە گوتەی وەزیری دارایی ئەگەر مانگانە 160 ملیاری لێ دەرکەین بۆ بودجەی تەشغیلی کەواتە نزیکەی 15 تریلیۆنیان لە بەردەسا بووە کە موچە لە هەرێمی کوردستانە خۆیان ئەنەڵ نزیکەی تریلیۆنێکمان پێویستە کەواتە ئەیانتوانی 15 موچە بن. بۆچی نایەن لەبەر ئەوەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان چێژ ئەبینن لە ئازاردانی خەڵک. جۆرێک لە نەخۆشی دەرونیان هەیە حەزەکەن خەڵک عەزیەت بن. ئەمە داتا و ئاماری خۆیانە بەم داتا و ئامارانەی خۆیان ئەیانتوانی 15 موچە بن نەک 11 موچە. باشە بۆیە ئێمە لەبەر ئەم ستەمە بایکۆت بەسەرمانە سەپێنراوە. باشە مامۆستاوان دەڵێن بۆ نمونە لە 2022 هەرێمی کوردستان خۆی نەوتی خۆی دەفرۆشت. باشە بەڵام ئێستا بەغدا ڕێگەی لێگرتون نەوت بفرۆشن خۆ ئێستا ناتوانن نەوت بفرۆشن. ینی ئەوەی کە دەوترێت بە قاچاق دەوترێت دەفرۆشێ وایە بە شێوازێکی فەرمیێری کوردستان ناتوانێت نەوت بفرۆشێ. بەغداش بە کەم و کوڕی دەڵێ پارەکەی ناردووە بۆمان. باسم کرد
زۆرترین پارە لە ساڵی 2020 تاوان لە 25 سی 2023ەوە فرۆشتنی نەوت ڕاگیراوە لە ساڵی 2022 زۆرترین پارە تاوان ساڵەکانی تر کەمتر بووە ساڵی 2022 بە شەرعی فرۆشراوە دەمێکە بە شەرعی فرۆشراوڵێن تا 25 سێ خۆیان فرۆشتویانە بە شەرعیە بڵێن بە یاسایی فرۆشتویانە بەڵام لانیپیانێکە شەرعیەکەواتە بەڵێ بە شەرعی نەفرۆشراوە بەمەسم ئەوەیە زۆرترین بڕەپارە ئەنجینا 2021 4 تریلیۆن و شتێک پارە گەڕاوەتەوە بۆ وەزارەتی دارایی هەرێم زۆرترین پارە ئەمە قسەی بۆیە لەم زۆرترین پارە کە بۆ موچە گەڕابێتەوە ئەگینا ساڵانی تریش پارە گەڕاوەتەوە ساڵی 2022 ساڵی 2021 4 تریلیۆن شتێک بووە دەی باشە ساڵی 2022 6 تریلیۆن و شتێک گەڕاوەتەوە بۆ وەزارەتی دارایی بەڵام بەخا 10 تریلیۆنی ناردووە 4 تریلیۆن لەو نەوتێکە خۆیان فرۆشتوانی زیاترە بێ ئەوەی یەک دڵۆب نەوت بن بە بەغا ئێستا چێ تاوانبارە یعنی ئێستا چێ تاوانبارە تۆ نەوت فرۆشتە خۆت زۆرترین بڕەپارە گەڕابێتەوە بۆ وەزارەتی دارایی 6 تریلیۆن بووە بەغا بێەوەی دڵۆب بێ نەوتی تەسلیم کەی 10 تریلیۆنی بۆ ناردووی بۆ توانیت بە 6 تریلیۆن و داهاتی ناوخۆ موچە بی بۆ ناتوانێت بە 10 تریلیۆن داهاتی ناوخۆ موچە بدرێت باشە مامۆستا داواکارەکانتان چییە کە داوام دەست پێکردەوە هەمان ئەم گرفتانە خۆ هەبوو ئەم کێشەی موچە و یان هەر موچە دوا کەوت داوام دەست پێکرای مامۆسایان چوونەوە ناوەندەکانی خوێندن ئێمە زەختان لەسەر بوو داواکاریەکانی مامۆسایان هەر بەردەوامن چونکە ئەمجارێ زۆر جار ئەوترێ بۆچی هەر بایکۆت یاخود بۆچی مامۆسایان هەڵوێست تەنها لە بایکۆتا کوردەکەن یاخود بۆچی تەنها داوای موچەکەن ئەوانە پرسیار دەکەن ئەو پرسیار دەکەن بەڵام ئێمە لە سنووری پارێزگای سلێمانیە ساڵی 2024 کە بایکۆت شکێندرا لە بێگومان لەژێر فشاری دارەی ئەم شارە شکێندراوە وەگەرنا مامۆسایان من خۆم و بەشێکی زۆری مامۆسایانی ناڕازی پێمان وابوو ساڵێکی خوێندن بفەوتێ نەک ئەوەی هەموو ساڵێ بایکۆت بکرێت ئەمە وتمان یەکێ لە دروشمەکانمان لە ساڵی 2024 بووە زەرەریە کرد ئەفوێ سامدیاڕڵم بەڵامی پرسیارە شتێمەوە بۆیە بایکۆتمان کردووە جارێکی تر بایکۆت نەکەینەوە شێ زەرەریە کرد بێگومان مناڵەکانی خۆمان زەرەریانە کرد بەڵام لە هەموو دنیای وایە هەموو شۆڕشێک هەموو خەباتێک پێویستی بە قوربانیدان هەیە من خۆم دوو مناڵم یەکیانم لە ئەم چیرۆکەم ئەم گوزشتێم لە کەناڵ میدیای تریش گەڕاوەتەوە من کچەکەم لە پێنجی سەرەتاییە کێشێکی لە کتێبی زانستە هەبوو وتم بێنە دڕابوو وتم بێنە بۆ چاکەمەوە لەم کاتی بایکۆتا دەستی کرد بە گریەم وتی باوکە تا مەکتەب نەکرێتەوە دڵم ناجان تاکەم کەمەوە یعنی ئەمە مناڵەکانی خۆمان قوربانین بەڵام ئەکرێ ئەمانە قوربانی نەبن مناڵەکانی ئەمە قوربانین ئەهلی بازار قوربانیە تۆ قوربانی من قوربانین هەمومان قوربانی دەسەڵاتێکین کە نابیستێ و کە بێباکە بێویژدانە لە ئاس قوت و بژێوی هاوڵاتیان هەرێمی کوردستان چونکە ئەگەر ئەم دەسەڵاتە بێباک نەبوایە ئێستا ئەبوایە بەرپرسانی هەرێمی کوردستان سەرۆکی حکومەت و جێگرەکەی و ئەو ئەوانەی کە لە دەرەوەن چ لە ئەمریکان چ لە داڤۆسن چ لە دووبەین چ لە ئەبوظەبین ئێستا ئەبووە هەمویان لە بەغا بوونایە کێشەی ئێمە لە بەغایە کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە بەغایە نەک لە داڤۆسوان ئەڵێن کاڵێن ئێمە بۆ چوونەتە بەشداری کۆبەندی بازرگانی داڤۆزەکەین دەیان سەرماداریش لەوێن یعنی ئێستا ئەوان چوون بۆ بزنس نەچوون بۆ کێشی هاوڵاتیان هەرێمی کوردستان ئەخرا ئێستا زۆر جار لە میدیاکان پەیوەندی بازرگانی لە میدیاکان ئاڵێن ئەمە خستنی هەرێمی کوردستانە سەر نەخشەی ئابووری جیهان خستنی هەرێمی کوردستان کۆمپانیەکانی هەرێمی کوردستانە دۆزینەوەی هەلی کارە بۆ کۆمپانیەکانیان چونکە کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە بەغایە نەک لە داڤۆز و ئەمریکا و لە دووبەی و لە ئەبوظەبی ئەگەر ئەوان ژیانی خەڵکیان بە ئەندازەی یەک کۆمپانیای خۆیان بەلاوە گرنگ بووایە ئێستا ئەبووە دەرگا بە دەرگای بەرپرس بە پەرپرسی بەغایان بکتایە بیان وتە تا ئەم پرسا ئەگەر بەغا تاوانبارە بەڵام چونکە خۆیان ئەزانن خەلەلی سەرەکی کێشەی سەرەکی لە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە خۆیانن مامۆستا ئێوە داوای چیەکەن یانێرەوەی کە موچەی مانگی 12 یا 12 جارێ ئەگەری نییە ئەی بەداخۆ من وا دەڵم بەپێی سەرچاوەکەن تا ئەم چرکە ساتی قسەی تیاکەین 12 وجودی نییە بەڵامی ترەمە عێراقە ڕەنگە ئەم شەو ڕێکەوتنێکی سیاسی بکرێ بڕیار بیرێ 12 بیرێ و یەکیش بیرێ ئێوە داوای چیەکەن
داواکاری سەرەکی ئێمە لە ئەوەنەمان وتوتەوە هەموو مامۆسایەک و فەرمانبەرێک لە بەریەتی ئێمە تەمان بەدەل لە موچی ئەم دوو مانگە گەورەترین کێشە ڕاگررتنی پلە بەرزکردنەوەیە کە ئێسا باشترین کاتە ئەگە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دڵسۆزی خەڵک و مامۆسان و فەرمانبەران بن لەم ڕحساب ئەم ساڵ ئێستا لە ئێستا خەریکی ڕێکەوتنێکن کە تا ئەم ساڵ تا 2025 بەلانی کەمەوە چکم بودجەی عێراق بۆ 3 ساڵ پەسەند کراوە و ئەم کابینێش تەمەنی تا کۆتایی 2025 بەتەمان ئەم کێشەیە ئەم ساڵ لە سەرەتای مانگیەکە ڕێکەوتنێکی کۆنکرەتیکن کە مانگەکانی تر ئەوەنەوە نەچێونێ بڕوە ئەتوانن بلا بەرزکردنەوەشکۆن ئەم کێشەیەوە کە بە لە بەرزکردنەوە بە شوازێکی نایاسایی بڕیارێکی نایاسایی ڕاگیراوە کەمە گەورەترین کێشەیە لە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە. دووەم ئەو موچە فەوتاوانەی کە ئەمە لە موازنەی کاتێکە بودجەی 2023 پەسەند کرا 23 لە پەرلەمانی عێراق پەسەند کرا ئەوە بوو کی مشتومڕ ڕێگە بوو لەسەرەوەی کە لە سایەدا ئەگەر نەوتی هەرێمی کوردستان هەناردەکرایەوە و ئەوەی کە عێراق دایناوە بەرمیلێ نەوتی بە $70 داناوە بەڵام بینیمان لە ماوەکانی ڕابردووە ئەم ساڵ بەتابەتی ئەم 3 ساڵەت نەوت تا ئەسا نەهاتۆتە خوار $70ەوە 77 با مانگی پێش چووە $80 ئەگەر نەوت لەم ڕێژەی خۆی دەرچوو ئەم پارەیە دانرێ بۆ قەرەبوو نەوتی هەرێم دانرێ بۆ قەرەبووکردنەوەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە تا ئەسا نەوتی هەرێمی کوردستانیش لەبەرەوەی گرێبەستەکانی هەرێمی کوردستان پڕن لە گەندەڵی پڕن لە بەهادەردان تا ئەسا نەوتی هەرێمی کوردستان هەناردە نەکراوەتەوە. ئەمە یەکێکە لەو کێشانەی تر کێشێمە ئەو موچە فەوتاوانەیە کە ئێمە لە بینی بەغا و هەرێمە بەناو پاشەکەوت و بێگومان ئەم دەسەڵاتە بێباکە لە ژیانی خەڵک چونکە من لە شوێنی تری شاوتومە ئەمان بەردێک بکەوێتە خوارەوە لەسەری موچەخۆر ئایشکێنن لەگەڵ بەرپرسێکی هەرێمی کوردستانە دانیشتێن وتیان بەغاش جوان نییە و شەریف نییە و ئاوەدان نییە وتم بەغا وێرانەیە بۆ خۆیان وێرانەیە بەڵام ئەوان دەستیان نەبووە بۆ قوتی خەڵک ئێوە هاتوون کۆشک و تەلار و شوقە و ئاپارتمان و کەناڵی ئاسمانی ڕۆژ بە ڕۆژەکەنەوە لەسەر موچەی ئێمە بەغا وێرانەیە خۆیان قوبولیانە بەڵام دەستیان نەبردووە بۆ دینارێکی موچەخۆران بەڵام ئێوە بەردێ لە ئاسمانەوەکو کوردوتەنی بکوێتە خوارەوە ئەبێ لە سەری ئەمەی موچەخۆرە بشکێت ئێمە نەبووین بە حامی و پارێزەری بەغا بەڵام ئەوە بەغایە دەستی نەبرۆ موچەی موچەخۆران و ئێوەن تەمانەڵێن نەوتمان فرۆشێ بەغاشە نەوتی فرۆشە خۆ بەغا ئاڵتون نافرۆشە خۆ بەغا ئێوە غازیشتان هەیە بەغا غازیشی نییە ئێوە غازەکەشیان بە بەغا کارەباکەشیان بە بەغا لەعنی ئێوە بووە ئێستا دۆخی موچەخۆران لە هەرێمی کوردستانە باشتر بووایە. باشە مامۆسا ینی ئەم هەڵوێستانە هەندێک جارە خۆشتان دەزانم بێزاربوون هەڵوێستی دووبارە یاڵە بایکۆتکەین دێ ئەوە موچات دەست پێ بکەنەوە بێزار نەبوون لەم جۆرە هەڵوێستانە مامۆسا بەردەوامە بن و ئایا بە نیازین جۆری هەڵوێستەکانتان بگۆڕن مامۆسا تەنها خەباتی مەدەنیە زانێ خەباتی مەدەنیش وەکو خەباتی سەربازی نیە بریتی بێ لە ڕەبایەگرتن ئەمڕۆ بە سیلا حوس مەسەری ڕابایە و خۆی بچمە پێشە و ڕەبایەکی تریان پێگەیەکی تر و مەوقعێکی تری دوژمن بگرم ئەمە خەباتی مەدەنی بە درێژایی مێژووی گلۆتای ئەم جۆرە خەباتە لە ئەوروپا و لە ئەمریکاش و لە وڵاتانی پێشکەوتوشە سەری هەڵاوە تەنها ڕێگە ئەسڵن ئێمە زۆر خاتری دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەگرین لە ڕێکاری مەدەنی خۆپیشاندان و بایکۆت و ناڕەزایەتیە ساڵی 2007 بوو لە فەڕەنسا خۆپیشاندان کرا من بیرمە ینی ئەو کاتە نزیکەی 1000 ئۆتۆمبیل سووتێندرا ڕێزمێ بۆ بیسەران و بۆ بەڕێزیشت و بۆ ئەو کەسانش کە گویان لە ئەم بەرنمەیە من بیرمە خۆم بینیم لە بڵاو کرایەوە هاتن پیساییان کرد بە پەرلەمانی فەڕەنسیە لەبەرەوە ڕێکاری مەدەنی زۆر ئاساییە دەیانبارە و دووبارە بێتەوە من وەکو عادل و ئاواتە خوازم هەموو موچەخۆرێ بەڕێزیشە کە لەم مؤسسە و دامەزراوەی ئیژەکەی لەم کەناڵە ئیژەکەی بێ بە کولتور ئەرک بەرامبەر بە مافە من بەرامبەر بە بڕێک پارە هەرکێک ئەداکەم لە 30 ڕۆژ تێپەڕی کرد 5 ڕۆژ خاتریەگرم 10 ڕۆژ خاتریەگرم بایکۆ دەکەم کەی موچەمە گرتەوە دەست پێەکەمەوە بۆیە هەنێ جار هەنێ بۆ منەوەی کە لە بواری پەروەردای نەگەڵم نابێ پەروەردەوەکو دوکانداری سیر بکرێت دەی هیچ کەسێک ئامادەنی ئەبێت تۆش لە مامۆسان لە بەچاو بگری یەکەم ستەمە من بمزانایە ئەم جارێ لێمەوە ئێمان زانایە پارە نییە ئەمە و سەری بەزمان بە موچە نەوی ناکەین بەڵام مادەم پارە هەیە سەری بەزمان بۆ گەڵی نەوی ناکەین هەندێک جار دەڵێن شەک لە مامۆسایان یا فەرمانبەران خۆیان زۆر مشتاقیەوە نین موچە لە کاتی خۆیان بیرێ و کاتا بێت دەوامی تەواوی خۆیان بکەن چونکە هەندێکیان کار و ئیش و کاری ترەکەن لە دەرەوە
لەسەرم ڕخنێ چیڵی ئێمە ساڵی 2014 ناڕەزاتیان لە هەرێمی کوردستانە هەیە. لە ساڵی 2009 کە تۆخی تا 21 دۆزێ موچەڕێک بۆ پاشەکەوتمانە نەما بدۆخی قوتابخانەکان بەرەو ڕێکبوونەوە ئەچوو زۆربەی مامۆسانەی کە پیان ئەوترێ خەڵکانی ناڕازی لە دڵ سۆستترینی مامۆساکانی ناو خوێندنگاکانن. من ناڵم باسی ینی با حکوومەتی هەرێمی کوردستان ئەم قسێکە لای بەڕێزێکم ساڵی 2007 مە سەردانی کوتلەکانی پەرلەمانی کوردستانمان کرد لەوێ وتیان ئێوە بەم جۆرێکی وتیان ئێوە هێزێکی سیاسیەتان جوڵێنێ یاخود ئەو قسەی بەڕێسێکی بەدیکترا وتم ئێوە موچەڕێکەکەنەوە ئەگەر ئێمە هاتینە سەرجادا بایکۆتمان کرد بێن بمان کوژن. فیشەکە بنێن بە ناوچوانمانەوە بۆیە تۆ وەرە ئەوەرکەی حکومەت ئەوەرکی کە خۆی لە ئەستۆیاتی ئەدای کات ئەو کاتە ئەو بیانانە بڕن من بۆ منە لە ماوەی 3 ساڵی ڕابردووە تا ساڵی پاریش لیژنەی پەرەپێدان هەیە لە خوێندنگاکانە زۆربەی مامۆسایان ئەمەمان کردووە پەرەپێدان هەیە لە خوێندنگاکانە کە پێم وان وایە ئەوەش جۆرێکە لەوەی حکومەتی هەرێمی کوردستان ئەیە بە دەوڵەمەندەکان و خێرخوازان خوێندنگاکان نۆژەنکاتەوە من بەخشام دیێڕا دەڵێم من خۆم 3 ساڵ لەو لیژنایشم کردووە لە قوتابخانەیەکە بووم لەگەڵەوە مامۆستا هاوکارای بەڕێزانی کە لەو لیژنای بوون کە بەزودی ئەوانیش نزیکی 10 ملیۆن دینارمان لە خێرخواز و لە خەڵکی دراتوە لە خوێندنگاکە سەرفمان کردووە ئەو لووتکەی دڵسۆزی خۆمان بۆ خوێندنگاکەمان نواندووە. دەست خۆش مامۆسا بۆ مامۆسایان ینی ئەی فەرمانبەران مامۆسایانی زانکۆ خۆبێ ئەوان لە ڕوو ئاسە معریفیەکەەوە لانی کەم لە بەرەوەوان دەوتری خوێندنی باڵە ینی بۆ ئەوان بەشداری ناکەن. ئایا جیاوازی بیرکردنەوەیە یان ئەوان پێیان وایە دۆخەکەەوە ناخوازێ خۆپشاندانی بۆ بکرێ؟ مامۆسایانی زانکۆیان فەرمانبەران من حەزەکەم ئەگەرە چۆن لێرە شەلەم کەناڵای لێم زۆر جار ئەو سزایی کە بەرامبەر فەرمانبەرەکانی دامودەزەکانی تر ئەیگیرێ بەرامبەر مامۆستایان نەگیراوەتە بەر بۆ منە ساڵی 2016 ئێمە بەشێک لە فەرمانگەکان و هاوشێ ئێمە دەستێکی ناڕازیان دروست کرد بە فەرمانگەی باز و دەرامەت دەستێکی پێنج کەسیان دروست کرد بۆ ناڕازیەتەکانی خۆیان و کە لە خۆپشاندانەکانی مامۆستانی شۆ نزیک بوون ئاهاتنە بەردەم پەروەردەی ڕۆژاوا 5 کەس ئەم 5 کەسە فەرمانی گواستنەوەیان دەرچوو بۆ دووەک کابرا ئەترسێ ئیشەکەی لە دەست مامۆسایی زانکۆ بەشێکی پەیوەندی بە لانی ژیانی داراییەوە هەیە ینی لەبەروی موچەی مامۆسانی زانکۆ ئەگونجێ باشتر بێت یاخود دۆخی داراییان باشتر بێت لەبەرەوە ئەم هەڵوێستانە کەمتر دەڕێ ئێمە ئەمان ئاواتە خواز بووین زانکۆ زیندووتر بێت بە داوامکردنیانەوە نیە بەشێک لە فەرمانگەکان و مامۆسانی زانکۆ فەرمانگەکان پەیوەندی بەو خاترگرتنەوە هەیە کە بۆ منە فەرمانبەرێک 2 ڕۆژ داوامەکە ڕۆژێک داوامەکە مامۆسایەکی زانکۆ بۆ منە 8 بە شەوانەی هەیە ئەتوانێت لە 2 ڕۆژە 3 ڕۆژە بیڵێتەوە بەس مامۆسایەکی کردی پەروەردە زوبران 20 بە شەوانە 25 بە شەوانەی هەیە ناتوانێت لە 3 ڕۆژە ئەرکی خۆی ئەدا بکات. باشە مامۆسا بۆ هەر لە سلێمانی ئێوە دەزانن ئەنجومەنی وەزیران لە هەولێرەوە کاریگەری خۆپشاندانەکان هەڵوێستەکانتان لە هەولێر زیاتر لە دهۆک من خەڵکی سلێمانیم و لەم شارە بووم و بۆی بە لە سلێمانی هەڵوێستم هەبێت ئەبێ لە خەڵکی هەولێر بپرسین بۆچی بێدەنگن وەگەرنا بۆچی هەڵوێستیان نیەوان ژیانیان باشترە موچیان باشترە ئەوان زووتر موچیانیت یان چییە؟ ئەم پرسیارە کۆمەڵێک ڕەهەندی هەیە هەم ڕەهەندی سیاسی هەیە هەم ڕەهەندی ئابووری هەیە و هەم پەیوەندی بە سروشتی ژینگە و شارەکەەوە هەیە ڕەندە سیاسەکەی ئەوەی کە دەسەڵاتی ئەو زۆنە کەمتر ڕێگەایە بە ئەوەی کە مامۆسایان و فەرمانبەران تعبیر لە ناڕازاتەکانی خۆیان کەن ئەگەر بیرمان بێت لە ساڵی 2010 کاتێک کە ژمارەیەک مامۆسا لە دهۆکە هاوشەوی سلێمانی ویسیان ناڕازاتی دەربڕن نزیکی 80 مامۆسا دەستگیر کران و بەشێکی یان نزیکەی 2 ساڵ لە زیندانە هێڵدرانەوە ئەمە پەیوەندی بەو هەیە بەشێکی تری پەیوەندی بە سروشتی شاری سلێمانیەوە هەیە کە سلێمانی بە درێژایی مێژووی شارێکی زیندی بووە هەر لە شۆڕشی عولەسیسەوە بیگ لە ساڵی 1970ەوە و ئەو خەباتی کە لەم شارە بەرامبەر بە ئینگلیزەکان کراوە بەرامبەر بە دەسەڵاتی بەعس کراوە ئەم شارە زیندوو بووە لە هەشتاکانە خوێندکارانی زانکۆ ئەم شاران لە بەعس هەژاندبوو نانێژ بەعس لەم شارە ئیسلاحەت کە بۆیە بەشێکی پەیوەندی بە سروشتی ئەم شارەوە بەشێکیشی پەیوەندی بە سیستەمی حکومڕانی لەم دوو دەڤەرە هەیە. باشە مامۆستا دوای پرسیارم بایکۆتان تاکەی بەردەوامە بێت. ئێمە عاشقی بایکۆت نین کاتێکە بەلای خوێندنگایەکە ئاڕۆین وانیتیان ناوترێتەوە ئاگر لە هەناومان بەرە بێت
گریانمان بۆ یەت ئەم قسەیە کە ئێسایی کەم ئەوە نەبێت لەبەر کەناڵێکی بڵێم وڵا لە کەناڵێکی میدیایەکی یەکێک لە هێزەکانی دەسەڵاتە ئەیڵێم ئەم قسەیە لە ساڵی 2016ەوە لە بەردەم پەرۆدی ڕۆژایە ساش بە تۆمارکرایی لەم مۆبایلی خۆمە هەڵم گرتووە ئەمە عاشقی بایکۆت نین عاشقی ناوەندەکانی خوێندنین بایکۆتمان بۆیە کردووە کە بە مافەکانمان بگەین وە کەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان توانیان موچە چاکوان بایکۆت دەشکێ پێشم وایە ئەم ساڵ ئەمە بۆی پامێک ئەم ساڵ بایکۆت بڕیارێکی خۆڕستکانی مامۆسایانە یعنی من بۆ منە لە وەرزی یەکەمە هیچ دەستە و ئەنجومەن و گروپی قسەی نەکرد بەشێ لە خوێندنگاکانی زۆر ئیسلیمانی خۆیان بایکۆت کرد بۆیە ئەمە پێمان خۆشە ئەمە بێ بە کللتور کە لەسی ڕۆژجارێت تێپەڕی کرد ئەو سەمی کە لە دەکرێت خۆت بایکۆتکە پێویستی بە دەستە و ئەنجومەن و گروپ هیچ کەسێک نەبێت بەڕێز مامۆستا عادل حەسەن نوێنەری مامۆسانی ناڕازی سپاس بە ئامادەبوونت پێی وایەوەی داواکاری خواستەکانتان کە داوای ڕەوا و شتێکی زیادە نیە داوای مافی خۆتانەکەن بەدی بێت بۆ یەوەش وەکو خۆ دوتت بایکۆت نەکەن سپاس بە ئامادەبوون سپاس بۆ بەڕێز بەخێرە سەرچاو